بەڵێ کۆسار بەردەوام بین دەچینە لای تەوەریە کەمی پرۆگرامەکەمان ئەویش تەوەرێکی زۆر گرنگە وەک دەزانین لە ڕابردووە خەڵکی کوردستان بە چەندین ناخۆشی و زوڵمات تێپەڕیوە کە ئەنفالە هەروەها کیمیابارانی هەڵبجەیە بە تایبەتی ئەنفالی چەمچەماڵ کە چەندین خێزان چەندین کەس خێزانەکانیان لە دەستدا و تاکو ئەم دەقەیەش نەیانتوانیوە کە سوکارەکانیان بدۆزنەوە و جارێکی تر بتوانن بۆ نمونە ئەم ڕووفاتانە ئەو ئێسک و پرووسکانی کە هەیەە لە شوێنێکی نزیک بینێژن و دواتر خۆیان سەردانیان بکەن بۆی کە دڵیان ئارام بێ. لە ئێستادا بە سەرپەرشتی خاتوو شاناز ئیبراهیم خانمی یەکەمی عێراق توانراوە بۆ چوارەم جار وەرگرتنی سەمپڵی خوێن لە کەسوکاری ئەنفال کراون لە چەمچەماڵ وەربگیرێ کە چەندین خێزان کەسوکاریان نادیارە و لەو ڕووفاتانی کە پێشتر ئێسک و پرووسکیان سەمپڵ لە ئێسک و پرووسکەکانیان وەرگیراوە دەتوانن ئێستا بەراوردێک بکەن بۆی کە کەسوکارەکانیان بدۆزنەوە و لە ئێستادا پەرینووری ڕاوێژکار لە سەرۆکاتی کۆماری عێراق لە ستۆدیۆ ئامادەیە گفتوگوی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە بۆی بزانین تاکو ئێستا چەند کەس توانێتی یاخود چەند خێزان توانیویانە سەمپڵەکانیان لێوەربگیرێ و تاکو کەی تەواوی خێزانەکان ئەتوانن ئەو کەسانی کەون بوون ئەو خێزانانی کەون بوون بیدۆزنەوە و جارێکی تر ئەوەنە بەدوای ئەو کەسانیان نەگەڕن کە لە دەستیان داوە. سڵاوە لێبێت و بەخێر بە شانازیەوە بە سەرپەرشتی خاتوو شاناز ئیبراهیم ئەم هەڵمەتە دەستی پێکردو بە سەمپڵ وەرگرتن و بۆ ماوەی پێم وا بە 4 ڕۆژی خایاندۆ دوێنە کۆ تا ڕۆژ بۆ ئەم سەمپڵانە وەرگیراوە. با لەوە دەست پێ بکەین لە ئێستادا چەند خێزان توانیویانە سەمپڵەکانیان لێ وەربگیرێ بۆی کە خێزانەکانیان بدۆزنەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان کە کەناڵی کورسات بەردەوام بە دوواداچوون ئەکات بۆ ئەم کەیسە پیرۆزە. حەزم کرد ئەو بڵین زانیاری کە بڵاو کردەوە تۆزە ڕاستکردنەوەی بۆ بکەم لەبەرەوەی 4 ڕۆژ نەبوو. ئێمە لە ڕۆژی شەمەوە دەستمان پێ کردووە. ڕۆژی شەمە دەستمان کرد بەوەی کە بڵین جیهازەکانماندانە ڕۆژی یەکشەمە تاوەکو جومعە دوێنێ جومعە بووە ئێمە سەعات 5 گەڕاوینەوە. بەڵێواتە هەفتێک بەڵێ هەفتەیەک بوو بەڵام هەفتەیەکی زۆر پڕهیلاکی پڕ ئازاری دەرونی خۆتان نەزانن کە ئیشێکی زۆر قورسە هەم تیمەکە هەم خەڵکەکە ئەکەوێتە ئازارێکی دەرونی زۆر گەورەوە. ئاسان نییە پاش 37 ساڵ هەنێ پرسیار لە کەسێ بکەیت ئەو کاتە مناڵ بۆ ئێستا گەورە بۆ ئێستا بیر ئەکەوێتەوە کە پێویستی بەو کەسانەیە کە لە دەستی یاوە بەڕاستی. بەڵام خۆشبەختانە ئەو کاری کە ئێستەیەکەین کارێکی زۆر زانستیانەیە بە چاودێری نووسینگەی خانمی یەکەمی عێراق بەڕێز خاتوو شاناز ئیبراهیم ئەحمەد کە 2 ساڵی ڕێکە ئێمە زۆر بە وردی و بە زانستیانە ئیش لەسەر ئەم بابەتە ئەکرێت. سەبارەت بە چەمچەماڵ ئەمە 4مین هەڵمەت بوو کە لە چەمچەماڵ ئەنجام درا. هەڵمەتەکانی پێشوو ژماری ئەو بڵین بێسەر و شوێنبوانەی کە تۆمارەکرا زۆرتر بوو لە ژمارەی ئەو کەسانی کە ئەهاتن سامپڵی خوێنیان. ئەمە گەڕێتەوە بۆ دووشت یەکێکیان ئێمە دەستمان کرد بەوانەی کە پێیان ئەڵێن تاقانەکانی ئەنفال کە تەنها خۆیان ماونەتەوە لە ژیانە هەنێ زانیاری کەمیان لەلایە چونکە مناڵ بوون هەنێکیان ئەو کاتەیان پیر بوون ئێستا زاکیریان تەواو هین نییە فرێش نییە. دووهام بدایەت سەرەتای عنی خەڵک ئەو وعیەی لا دروست نەبوو بوو کە ئەمە ئیشێکی زانستی و هەبێ من بەداخەوە ئەبوایە ئێمەی کورد لە نەوەتەکانەوە دەستمان بکردایە بەوەی کە ئەم پرۆسەیە ئەنجام بین وایە پێش ئازادی عێراق ئێمە ئەم پرۆسەیەمان ئەنجام بۆ ئەوەی دوای ئازادی عێراق داوامان لەو هەم بکردایە گۆڕە بە کۆمەڵەکان لای ئەوانە بمان و تا ئێمە داتابەیسی سامپڵی خوێن و زانیاری لە کەسوکارەکانیان
ئامادەیە ئێوە ئەبێ گۆڕە بە کۆمەڵەکانمان بۆ هەڵبەنەوە بۆی سامپڵی ئێسک لەوان وەرگیرە بەڵام بەداخەوە هەتاوەکو ساڵی 2024 کە سەرەتای 2024 کە ئێمە دەستمان کرد بەم پرۆسەیە وەکو نووسینگەی خانمی یەکەمی عێراق ئەم کارە ئەنجام نەیرابوو بەڵام ئێستا خۆشبەختانە بەردەوامە سکەچوەڵی 2026 هەڵمەتی زۆر چڕوپڕتر ئەبێ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە بێ هێنانەوەی ڕووفاتەکانە بێ سەبارەت بە ئەم هەڵمەتەی ئەمجارە دڵخۆشکەر بوو هۆکارەکەی ئەوە بوو کە خەڵکەکە هۆشیاریەکی لا دروست بووە ژمارەی ئەو کەسانی کە هاتوون زانیاری و سامپڵی خوێنیان یاوە بڵین زۆرتر بوو لە ژمارەی ئەوانەی کە ئەنفال کراون ئەمە خۆی لە خۆیە سەرکەوتنی پرۆسەکەیە بۆچی لەبەرەوەی هەموو سامپڵێکی ئێسک کە لە ڕووفاتەکان وەرەگیرێ بۆ ئەوەی ئەنجامێکی زۆر ورد بە ئەبێ بەلانی کەم 2 بۆ 3 سامپڵی خوێن هەبێ بەرامبەری ئەم جارە لە وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێنە ئێمە توانیمان بگەینە ئەو حاڵەتەی کە تقریباً 2 ئەوە نەبێت ئەمە زۆر دڵخۆشکەر بوو. بەریخان لە ئەم چەند ڕۆژەی ڕابردووە نزیکەی 280 سامپڵتان وەرگرتووە لە مۆنومنتی چەمچەماڵ ئەگەر هەڵە نەبم ژمارەکە ئەگەر زیاتر نەبێت کەمتر نییە. بەڵام پرسیارەکەم ئەوەیە یعنی ئێستا جەنابەت باسی شتێکی زۆر هەڵمەتە ئەفونکەی 474 سامپڵمان 474 سامپڵمان وەرگرتۆ 311 ئیستیمارە پڕکراوە یعنی زۆر دڵخۆشکەرە لە ماوەی یەک هەفتە ینی ئەم وڵامی ئەم پرسیارم دەست پێ پەریخان ینی ئێستا جەنابتان ینی هەر کاتێک کە باسی لە ئەنفال و لە ڕووفاتەکرێ یەکەم کەس یەکسەر شانازخانە و کە باسی لێواکرێەوە دووەم بەڕاستی جەنابتی کە بەردەوام خەریکی ئەم کەیسیت و چۆنەڵی وەکو تیمێک بەیەکەوە خزمەتی کەسوکاری ئەنفالکراوانەکەن ینی خۆت شتێکی جوان دوێت بۆ لە ئێستەوە باواز لە ڕابردوو بێنین بۆ لە ئێستەوە بانخێکی زانیاری یاخود سندوقێک دانانن کە ئێوە بەردەوام ئەم تیمانە سامپڵ وەربگرن حاضر بن کاتێک کە گۆڕێکە دۆزرێتەوە یا گۆڕێکی بە کۆمەڵ هەڵەدرێتەوە ئێوە سامپڵەکانتان حاضر بێت و ئامادە بێت یەکسەر چێکی بەراوردکاریەکە بکرێن. با لە چێکی بەراوردکاریەکەەوە دەست پێ بکەم چێکی بەراوردکاری ئاسان نییە بۆچی یەکەم ژمارەی قوربانیەکان زۆر زۆرە ئەنی خەڵکە لە ئەو 1970 ژمارەیە قەت ژمارە نییە بە دەلیلی ئەوەی تاوانبارەکانی ئەنفال خۆیان لە دادگا ئەترافیان کردووە کە ژمارەکە ئەتوانین بڵین 200,000یشە ئەمە یەک دوو نزیکەی 38 ساڵ بەسەر ئەو پرۆسەیە ڕۆشتووە سێ هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان لەبەرەوەی هەم ئیمکانیەتی بەشەری بۆ ئیشەکە هەم ئیمکانیەتی مادی کە تەمویلەکان لە وەزارەتی داراییەوە ئاسان نییە کە ئەیرێت بە مؤسسەی شۆدا و لەگەڵ توبعەدلی و ئێمەش بڵین ئەو هاوکاریە لۆجستی کە ئەیکەین مەسەلەن ڕووفاتەکانیەتەوە بودجێوێت بە خاکە سپێرێ بودجێوێت دوای ئەوە کە ئەچینە ئەوێ هەنێ ئیش و کار ئەکەین لەگەڵیانە بودجێوێ ئەمانە تەسیری هەیە ئەمە یەک دووهام هەموو سامپڵێکی ئێسک کە وەرەگیرێت لە ڕووفاتەکە بۆ مطابقەکردن لەگەڵ سامپڵی سامپڵی خوێنەکە کەمێوێت مەبلەغێکی کەمێوێت لەوانەیە بۆ $150 بێت بۆ یەک کەس بەڵام سامپڵی ئێسکەکە کە مطابقەی ئەەکەی لەگەڵ سامپڵی خوێنەکە بۆ یەک بڵین شیکاری وەکو ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی و توبعەدلی باسی ئەەکەن چونکەمە شتێکی زانستیە من ناچار بووم کە هینی کەم باسی کەم ئەڵێ نزیکەی ئەگەر بتەوێت دەقیق دەرچێ 1500 بۆ $2000 بۆ یەک دانە ئەمەش لە ئیمکانیەتی ئێمانیە بەڕاستی وەکو حکوومەتی هەرێم کە ئێمە بودجەمان لە عێراق و ئێستا کێشەی لەسرە بودجە
ووەزارەتی شەهیدان تقریبا دەستبەرداری ئەو کەیسە بۆ بەڕاستی من زۆر بەڕاشکاوانە ئێڵم نزیکەی 6 ساڵە ئەو کەیسە ئیشی لەسەر نەکراوە تەنها ئەو ئیشەی دەرهێنانەوەی 172 ڕوفاتەکە نەبێ 5 ساڵ لە پزیشکی دادی بەغامایەوە هەتاوەکو خانوویەکەمی عێراق لەسەر داواکاری ئەو گەڕایەوە و بەڕێزیان چۆن داخڵی ئەم کارە بوو کە داوامان کرد وتمان 172 ڕوفاتەکە بهێنرێتەوانی و بە خاک سپێرێ بەڵام بۆچی ناسینەوەتان بۆ پێمان وتمان ئەمانوێت دەستکەین بە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانتیان جێگەمان نییە چونکە مختبەراتمان استیعابی معەنە ڕاتەگرم ئێستا ئەو وێنانە لەسەر شاشەکە ڕوا ینی جەنابی شیتایت و تیمەکەش بۆ ماڵانیش ڕۆشتون بۆ لای کەسە بەتەمەن و ئەوانی توانیوە سەردانی مۆنومنتەکە بەڵێ ئەوە یەکەم جاریشمان نییە کە سەردانی ماڵانمان کردووە لە کۆیە بە هەمان شێوە لە کەلار بە هەمان شێوە مەسەلەن ئەوەی کە بەلاغەکە ئەهێنێکە ئەڵێ فڵان کەس پیرە و پەکەوتێ و ناتوانیان لەسەر جێگێ و قاچی شکاوە شوێنێکی شکاوە ئێمەش خواخوامانە ئەو هەواڵەمان پێبن نەوەک خوانە خواستە ئەو کەسە بە تەمەنە لە دەستمان بچێت تەمەن درێژ بن هەمویان بەڵام ضروریە کە پێش ئەوەی لە ژیانە نەمێنن لەبەرەوەی لەوانەیە تاقە کەس بێ ما بێتەوە بۆ ئەوەی حقوقی ئەو خێزانە ون بۆ نەفەوتێ ئەڕۆین و لە خزمەتیان ناین و ئەو ئیشەمان کردووە بڕوا بکە دوێنێ ساعات 5 گەڕاوی ئێمەش نەمانەشن بانی ئیسراحەت ئەشڕۆمەوە بۆ بەغات تۆزێکی کێک فەریخان باسەلەوە کرد کەسی 8 ساڵ بەسەرم بابەتیان تێپەڕیوە ئەوە زۆر تەئسیری هەیە ئەمە تا چەند سەختی بۆ ئەو دروست کردووە کە سەمپڵەکان قورستر بناسرێنەوە یاخود خێزان هەبوو هیچ کەسێکی خۆی نەدۆزێتەوە مەسلەی دۆزینەوەکە تا ئێستا ئەگەر بڵێن خەڵک ناسراوەتەوە تەنها و تەنها هی یەزیدیەکانە کە ناسراونەتەوە بۆچی بڵێن حەدەسەکە تازەیە حەدەسەکە تازەیە زۆری بەسەران نەڕۆشتووە کە سوکارەکان مەوجودن هەمویان مەسەلەن ئەگەر 2 کە 3 کەسیان لە دەستدابێ باقیەکەی ترماوە و زانیاری لایە و گەنجن و سامپڵی خوێن ئەێن و لەبەرەوە ناسینەوە بۆ هەندێک لەوان کراوە ئەویش زۆریان نا زۆر بە قورسی بەڵام ئەوانەی ئێمە تا ئێستا ناسینەوە نەکراوە بۆچی ژمارەکە زۆرە ژمارەی زانیاری و سامپڵی خوێنەکان کەمە ژماری ئەو ڕوفاتانی کە دەرهاتۆ کەمە لەبەرەوە ناتوانرێت جارێ مطابقە بکرێ هەتاوەکو داتابەیسەکە هەم ژماری سامپڵەکان زۆر بێت هەم ژماری ئێسکەکان زۆر بێ ینی سامپڵی ئێسک و سامپڵی خوێن زۆرتر بێ بۆ ئەوەی نەتیجە با بەدەستەوە ئێستا ناکرێت بەو ژمارەکەمە مطابقە بکرێت و هیچ نەتیجە نەیە بەدەستەوە ئەو مصداقیەتی ئیشەکە نامێنێ بڕواکردن بە ئیشەکە نامێنێ بۆیە ضروریە ئێمە هەوڵ بین زۆرترین ڕوفات بینینەوە لە پێشە و ناسینەوە بڵێن زۆرترین زانیاری و سامپڵی خوێن وەرگیرێ زۆرترین سامپڵی ئێسک لە ڕوفاتەکان وەرگیرێ بۆ ئەوەی بتوانین ئێمە ئیشێکی زانستی بکەین و هاوکاری تیمەکە بین لە بەغا جیا لە سامپڵی خوێنەکە هەیە پشت بە هیچ شتێکی تر ئەبەستن بۆ ناسینەوە بە دڵنیاییەوە ئەو کەلوپەلانی کە لەگەڵ ڕوفاتەکایە بۆ نمونە جلوبەرگە خەڵکەکە بیرێتی ئەو کەسە هەرچەنە زۆری بەسەرا ڕۆشتووە تۆزێ زەحمەتە تۆ لەو شۆکە بخەنە ناو سیارەوە و ببەن و نەزانی بۆ کوێت ئەبەن و کە پێڵی تەمەنی چەند بۆ تەنانەت تەمەنەکە نەک جلوبەرگەکە ئەڵێ بەخوا بیرم نەماوە ئەڵێ باڵای چەند بۆڵە بەخوا بیرم نەماوە ئیتر کە تەخمینی جاری وا هەیە ئەڵێ تەمەنی ئەوە نەبوو لە ساڵی ئەوە نا بیرمە لەدایک بووە ئیتر ئەو شتانە ئەنووسی ئەمەیەک زانیاریەکان کە لە لای ئەوە جلوبەرگەکان مەسەلەن سەعاتە مستیلەیە تەزبیحە هەنێکیان جانتای ئەوە نییە خاتوونە مەسەلەن جانتای مکیاجە بۆنە شانەیە ئیتر هەنێک کەلوپەلی کە دڵی پێخۆش بۆ وای زانیوە ئاخۆ بۆ چۆ ئەبرێ لەگەڵ خۆی بردوێتی هەنێکی مەسەلەن
دەرمانی نەخۆشیە درێژخایەنەکانە هی پیرەکان کە بردویانە لەگەڵ خۆیان سیرەکەی بڵێن ئینتاجەکەی نزیکە لە ساڵی هەشتاوە و ئەکسپایرەکەی نزیکە لە ساڵی هەشتاوەشتەوە یعنی شتی زۆر مەساتە بینی بڕوا بکە ئەتوانم بڵێم بەقەدەر کە سوکارەکە زیاتر ئێمە ئازاری دەرونی و بێجگە لە جەستەیەکە زۆر زەحمەتە هەم لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان زۆر زۆر زەحمەتە هەم لە کاتی وەرگرتنی زانیاری و سامپڵی خوێنەکان جاری وا هەیە یەک کەسێ بەڵام ئەڵێ 34 کەسم ئەنفالە ئەمە زۆر زەحمەتە یعنی تۆ جۆر لەو کەسە بێت هیچ کەسی نەماوە نازانێت چی ئەکات تووشی ئەوە نییە وەزعێکی خۆ کۆنتترۆل نەکردن توش بووە زۆر زۆر بەڕاستی پەری خانانی ئەمە جگەل لەوەی کە ڕووداوی ئەنفال یا کارەساتی ئەنفال چەند کاریگەری هەبووە هەزارها چیرۆکی تراژیدیانشی تایە یعنی کە ئەکرێ بێ ئەمانە ئەبن بە چیرۆکی گەورە گەورە بۆ سینەما بۆ فیلم کە بتوانین سوودیان لێ وەڵڵاهی من گلەیم لە هونەرمەندانە زۆر من تەمەنا ئەەکەم ئەوانەی کە چیرۆک ئەنووسنەوە یعنی مێژوو ئەنووسنەوە ئەوەی مێژوو ئەنووسێتەوە ئەوەی ڕۆمان ئەنووسێت ئەوەی فنونی تەشکیلی و ئەو شتانەی هەیە ئەوەی فۆتۆگرافەری زۆر پرۆفشنەڵە داوامان لێ بکەن موافقەیان بۆ وەرگرین بۆ ئەوەی بێنە سەر گۆڕە بە کۆمەڵەکان هەم زۆر زۆر تراژیدیە هەم خزمەتی ئەو مێژووە پڕ تاڵی و سەروەریە هەم معایشەکردنی معاناتی ئەو خەڵکەیە کە ئەو خۆشببختانێسە لە چەمچەماڵ مووقفەی لە بەردەم فستیڤالێکی ساڵانە ئەکرێت هەر لەسەر ئەنفال و بە دۆکۆمنتکردنی ئەم بابەتەکانی ئەنفالە بینەوە سەر بابەتێکی تر پەریخان ینی کە سوکاری ئەنفال ڕەنگە زۆربیان ئێستا شەر بە چاوەڕێی ئەوە بن کە ڕووفاتێک بێتەوە پارچەیە پەڕۆی بۆ بێتەوە کە نیشانەیەکی ئەو ڕەنگە کارەکەی ئێوە ئەمە ئەوەیتر قورستر بێت کە بێ دڵی ئەم هەموو ڕابردوە پشتیوانیان بکەن هاوکاریان بکەن بەڵام لەگەڵەوەشە وردە گلەیش هەر ئەکرێت لە بەرەوەی کارێکی هەم خێرخوازیە هەم بەڕاستی چۆنەڵی کارێکی ئینسانیە ڕاستە لە ساڵی پار لە قسەکانی خۆتە باسی کۆیت کرد بۆیە پرسیار و لە یەکەم ساڵی پار ئەو ڕۆفاتانەی کە هێنرایەوە و ئەو سەمپڵانەی کە لە کۆیە وەرگیرە تۆزێک مقۆیەک دروست بوو لەسەرەوەی کە داوایان نەکرد کە ڕۆفاتەکانیان بێتەوە بۆ کۆیە ئەمە چی بوو بەکوێ گەیشت چی لێ هات ئەم بابەتە ئەم بابەتە چۆن پێم خۆش بوو بەڕێستان ئەم پرسیارەتان وروژان سەبارەت بە ڕووفاتەکانی کۆیە چەند هەوەیەک هەیە کە دەلیلە بۆ شوێنی ئەنفالکردنی ئەو ڕووفاتانە شوێنەکان کۆیە نییە ناو کۆیە نییە باشە کە سوکاری ئەو ڕووفاتانە کە سوکارەکەیان لەو بەریزێ پەڕی و نەتەوانێ و لە تەقتەق نیشتە جێبوون باشە و مافی خۆیانە مەسەلەن کە داوا ئەکەن گۆڕی ئازیزانیان لەو شوێنە بێت کە خۆیانی لێن بۆی بتوانن بڕۆنە سەر گۆڕەکە و بڵین تۆزێ ئارامی بە دەرونیان بەخشن بەڵام وەکو ئاماژەم پێەیە ناسینەوە لەم کاتە ئاسان نییە و هۆکارەکانیشم باس کرد نامەوە کاتی بەڕێستان بەرم و لەوە زیاتر دووبارەی کەمەوە بەڕاستی بەڕێز خاتوشاناز برای مەحمەد بڵین بەڵێنی پێیان دوای ناسینەوە ئەتوانن بیبەنەوە بۆ شوێنی خۆیان ئەم بەڵێنەی بەڕێزان ئێمە پابەندین پێوەی بەڵام کەی وەکو ئاماژەم پێ کاتێک کە بێ لە ناسینەوە کاتێک کە داتا بەیسەکە وا بێت کە ویسمان متابقە بکەین نەتیجە بات چونکە هەم سامپڵی ئێسکەکان ئێستەکەمە لەبەروی ڕووفاتەکان کە هێنراونەتەوە ئەم سنوورە ناگاتە نزیکەی 2000 ڕووفات بەڕاستی ناگات ئەمە یەک یعنی 2000 سامپڵ ئەوەی کە ئێمە سامپڵمان لێوەرگرتووە مەسەلەن هەنێکی هەیە سامپڵی ئێسکی لێوەرنەگیراوە کە پێشتر هاتوێتەوە بەڵام ئێمە هەمووی سامپڵی ئێسکی لێوەرگیراوە و
و هەمووی ژماری بایۆلۆجی لەسرە ئەو ڕووفاتە لەسەر کێلەکەیە لەسەر ئەو تابوتەیە کە پێوەی نێژراوە بۆ ئەوی محافەزە بکرێ لەسەر ئەو کەلوپەلانەیە کە هێناومانەتەوە ئەو ژمارەیە نەفسی ژمارە لەسەر ئەو سامپڵی ئێسکەیە کە لە پزیشکی دادی پارێزرا و کراشینی بۆ کراوە وەکو تۆزی لێ هاتوو لە زەرفێکاز ئینەکەی لەسەر و پارێزراوە لە ڤاترینای تایبەتە تۆ کە هێشتا دەستن نەکرد بێ بە ناسینەوە و هۆکارەکانمان هەیە بۆ کە تیمەکە بۆچی دەستیان نەکردو بە ناسینەوە ناکرێ گلەی بکەی بڵێ بۆ ڕووفاتەکانمان نەهاتەوە و کەمترین ئەنفال لە کۆیە بەڕاستی چونکە ئێمە مەلەفەکانمان داخست 821 ئیسیمارە تۆمار کراوە بەرامبەر تقریبا 1100 ئەوەنە سامپڵی خوێن بەڵام ئەمە کافی نییە یعنی تۆ بۆ ڕووفاتەکان بیت دەستکەی بە ئیشکردن و نەتیجەش نەبێ ئەبێ ژمارەکە زۆرتر بێت بۆ ئەوەی ئێمە بتوانین دەست بە نەتیجە بکەین. پەریخان ئەنجامەکەی چەندێکی بەس یەکینی تر لەسەر ئەو قسەیە لە هەموو دنیای ئەو وڵاتانی کە جینۆسایدی تیا ئەنجام دراوە دایمەن کار بۆ ئەوە کراوە کە تاوانەکە بۆ ئەوەی گەورەی تاوانەکە دەرکەوێت لە گۆڕێکی نیشتیمانی گۆڕستانێکی نیشتیمانی تایبەت بە ئەو کەیسی جینۆسایدا بنێژرێ بۆ ئەوەی گەورەی تاوانەکە بچووک نەبێتەوە تۆ بیت هەر 5-6 ڕووفات و بیبیتە گوندێک بینێژیت گەورەی تاوانەکە دەرناکەوێت مەسەلەن تۆ بڵێن شان دێگەهێنی لە دەرەوەی وڵات بۆ مەسەلەن مافی مرۆڤە بۆ بە جینۆساید ناساندنە ناکرێت تۆ گوند بگەڕیت بێگومان و نایکات ئەو نایکا بەڕاستی لەبەرەوە مەقبەرەکە کە مەقبەرەیەکی نیشتیمانی بێ و زۆرترین ژمارەی تیاابێ زیاتر گەورەی تاوانەکە دەرەخا بۆ نمونە ئێستا چەمچەماڵ و دێبنە بەو شێوەیە ڕاستە. پەریخان وەکو دوا پرسیار ئەمێ بپرسم ماوەی ئەنجامەکەواتە چەندێکی پێویستە تا ئەنجامەکان دەرئەچن و پێما بێوەستاوە وەرگرتنی سەمپڵەکان هەتا دوای ساڵی نوێ ڕاستە؟ ئێستا سەبارەت بە من چەمچەماڵ باسەکەم ئێستا کە پایتەختی ئەنفالە بەڕاستی وەکو دوێنێ لەگەڵ تیمەکە کۆبوونەوەکمان لەگەڵ بەڕێوەبەری مۆنومنت کرد ئەو ژمارەی کە هاتوون ناویان تۆمار کردووە بۆ پێدانی زانیاری و سامپڵی خوێن نزیکەی 2000 ئەم 2000 وتمان ئەبێ ئێمە وا بکەین لە 2026 داوا بکەین لە تیمەکەی عێراق من سوپاسیانەکەم بەڕاستی کە ئەو 2000 تەواو ببێ ئەو کاتە ئیتر تۆ دڵنیای کە بڵین داتابیسێکی زۆر باشەیە بەڕێستان ئاماژەتان پێە لە داتابیسێکە کۆ بکرێتەوە دڵنیا بە داتابیسەکە کراوە و داوەشمان لێ کردوون سێڤەری فەرعی بێتە کوردستان بۆ ئەوەی ئێمەش لە لای خۆمانەوانێ توانایی زانکۆکان وا لێ بکەین لە هەموو زانکۆکان ئێستا ئەو بەشە هەیە بەشی جینۆسایدی گەلی کورد بتوانن ئەوان سوودی لێ ببینن و ئەنوا توێژینەوەی زانستیشی لەسەکانی خۆش بێت زۆر سپاس خاتو پەرینووری ڕاوشکار لە سەرۆکایەتی کۆمارکان بەیانە ئەزێتان کێشان ئەمەوێت لەم کەناڵە جوانەی ئێوەوە یەکەم سپاسی بەڕێز خاتوشاناس بکەم کە ئەم ئەرکە پیرۆزەی گرتوۆتە ئەست و سپاردوێتی بە ئێمە کە دڵسۆزی ئەو کەیسەین ئەمە یەک دوو تیمی نیشتیمانی گۆڕە بە کۆمەڵەکان کە پزیشکی داد و لەگەڵ بەڕێوبەرایەتی گشتی گۆڕە بە کۆمەڵەکانە لە دەستگای شەهیدی عێراقی سێ ئەو شوێنانەی کە ئیشمان لەگەڵاکەن بۆ نمونە مۆنومنتی چەمچەماڵ زۆر ماندوون بەڕاستی بە ئیشەکەەوە لەگەڵمانە بەڕێوبەرایەتی گشتی شەهیدانی کەلار بەڕێوبەرایەتی شەهیدانی کۆیە کە چوینەتە ئەوێش
و چەمچەماڵ ئەم جارە هەر زۆر ماندوو بوون دەستخۆشییان لە یەکەم ڕێکخراوی ICMP نێودەوڵەتی کە من جاری وا هەیە کە لەگەڵ تیمەکەدا ئەنیشم پەری ئیمکانیەتمان نییە و پەری تەمویلمان ناکەن و پەری مشکیلەمان هەیە کە ڕووەکەمە ئەو خۆم بە نیگەران پیشانەیە ئەو کە نوێنەری ICMPە یەکسەر لە دوای من پێیانەڵێڵە ئەوە من شتە لۆجستیەکانە گرمە ئەستۆ بەڵام با پەریخان بە ئاجزی نەچێتە دەرەوە لەبەر ئەوەی تاوانەکەی بۆ بەرامبەر بە کورت کراوە زۆر گەورەیە ئەبێ ئێمە مقدس بێ لە لامەسپاسی هەموو لایەکانەکەم سوپاسی ئێوە شەکەم کە زۆر خەمخۆری بۆ مادووبوونتان دووبارە زۆر بەخێر سپاسانەکەم بژیت